وەیسی سعید وەک خۆت گوتت یەکێک بوو لە ئەوسی بریندارانی لە 24 مانگ لە هێرشە موشەچەکەی سەر بارگاکانی پێشمەرگە لە سپیلک بریندار بوو و ئەو کات هەواڵیەوە بڵاوبووە کە سێ لە برینداران برینیان سەختە یەک لە بریندارەکان وەیسی بوو ئەوەی کە ئەمڕۆ شەهید بووە. اینجا ئێستا ئەوەی لێرە هەیە ئامادەکاریە بۆ ئەوەی لێرە گۆڕی بۆ ئامادە بکرێت و لەگەڵ گەیشتنەوەی تەرمەکەی کە ئێستا لە ڕێگای و لە نزیکی شەقڵاوەیە لێرە بە خاک بسپێردرێت. من وردەکاری زیاتر لەسەر تەندروستی لەو ماوەیی کە لە نەخۆشخانە بووە کەی بە دروستی شەهید بوو لەگەڵ کاک بریندار کە دەکاتە خاڵی شەهید وەیسی گفتوگۆ دەکەم. کاک بریندار سڵاوتان لەبێت بە خۆتان خۆش بن. دەمەوێت سەرتاوە بپرسم تەندروستی شەهید وەیسی تاوەکو ئەمڕۆ چۆن بۆ ئەوەی تۆ لە نزیکەوە ئەتان بینی و دکتۆرەکان هیچ ئەمەلێکی زیندومانیان بە ئێوەدا؟ وڵای دکتۆرەکان هەردێک گوت زۆر باشە، یعنی هەتا دونیشە ملنێک بم، یعنی دکتۆرە هەی گوتی زۆر باشە، بەس ئینتابەکە زۆر بوو کەسیش نان دیت، بەس دکتۆرەکان نەکبوون بابیش نەتوانە بچێت، یعنی نەتوانە بچێنێک بەخۆش هەی گوت باشە، بەس وەعزەکەشی باش نەبوو. لە کام نەخۆشخانە چارەسەری وەردەگرت؟ لە ژین بوو بەڕای دو سێ چوار ڕۆژ لە ئەوێدی بوو چییە باش خێزاندار بوو شەهید وەیسی چەند منداڵی هەن لە کێوە ببوو بە پێشمەرگە؟ خێزاندار بووە 3 ساڵ زیاترە بە پێشمەرگی خوددان 2 منداڵە خێزانداریشە بڵێ. شتێکمان زانی کە دکتۆرەکان لەوێ گوتویانە بە کاریگەری برینەکانی شەهید نەبووە بەڵکو با بڵێن دووکەڵێکی ژەهراوی چۆتە هەناویەوە وەسیەکانی با بڵێن زیان پێگەیاندووە. ئەمە تا چەندی ڕاستە؟ وڵایەتە خبرم لێک من نییە نەزانم ئاگام نییە لێ نییە، بەس شەهید بووە لە بە برینەکە شەهید بووە لە بە دوکێلیش بە هەر برینەکە ئەمە فەرق چییە؟ باش وایە ئەمڕۆ کاژێر چەند شەهید بوو چەند گیانی نەدەستەکەی بێەوە گوترا؟ وڵای سعات 2 ئاگادار بوو، دوو نیچەوە بوو دونیش هەتا ێوارە لێ موگایت گوت باشە، بەس باش نەبوو عەزەکە زۆر خراپ بوو. باشە پرسیارەکەم لەسەر ئەوە بوو کە دەگوترێت سیەکانی زیانی پێگەیشت بووە، ینی گومان دەکرێت کە ئەو موشەکەی ئاڕاستەی بارەگاکە کرا ژەهراوی بوو بێت. وڵای دکتۆرەوای گوتی لەوانە ئەوابی دکتۆرە دنیاوە گوتی لەوانە ژەهراوی ببیت. گوتیان کە سیەکانیان گوتی زیانی وڵی وتی هیچ مشکلەی نییە، دەگوترێت تەندروستی بەرەو باشتر بوون چوو بوو بە تایبەت لە دوێنێ و پێر خۆشت لە نزیکەوە لەگەڵی بووی قسەت لەگەڵی کرد باش نەبوو دنیا باش نەبوو، بەس پێر گوتیان باش بوو نەخۆ دنیا باش نەبوو دنیا وەعزەکە زۆر شەڕ بوو ئینتابەکەی یعنی زۆر هەستا بوو. هەر لێرەش بە خاکی دەستپێرن پرسەکەی لە سۆران دەبێت بۆ خزم و کەسوکارتان ئەوە بڵێن؟ هەر لێرەش بەخۆی دەستپێرین پرسەکەش لێرە دەبیت و بە خێراتن دەدەین. زۆر سەپاس مەمنون. زۆر